دیمەنی ئامادەکاری حاجیانە وێنەی یادگاری دەگرن و گەردەن ئازایی لە خێزان و کەسوکاریان دەکەن ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی یەکێک لە ڕوکنەکانی ئیسلام بەجێ بگەێنن ئەویش زیارەتی ماڵی خوایە. دوای 2 ساڵ لە ڕاوەستانی بەهۆی پەتای کۆڕۆناوە یەکەم کاروانی حاجیان لە مزگەوتی سەوافی شاری هەولێر کە ژمارەیان 329 حاجیە خۆیان ئامادە دەکەن بۆ ئەوەی لە فڕۆکەخانەی هەولێرەوە بەڕێ بکەون بۆ ئەوەی خواحافیزیتان لێ بکەین کە دەستنە پیرۆزترین شوێن لە دنیا ئەویش ماڵی خوددایە دەستنە مەکە و مەدینە. ئەوڕۆ یەکەم کاروانی حاجیانی کوردستان لە هەولێر و لە سلێمانی بەڕێ دەکەوێت بۆ ئەو شوێنە پیرۆزە بەیانیش لە دهۆک کاروانێکتر بەڕێ دەکەوێت تا 21 مانگ داواکارین هەموو ئەو خوشک و برایانەی ناویان لە تیر و پشک دەرچووە بە سەلامەتی بگەنە ماڵی خوددا بۆ ئەوی فەریزەی حەج بەجێ بگەینن. ڕاگرتنی دڵی ئێوە خزمەتکردنی ئێوە لە لای ئێمە لە هەموو شتێک گرنگترە. ئەوەی ئێمە لە ئێوە داوا دەکەین ئەوەیە یەکەم لەوێن دەر سەبر و تەحەملتان هەبیت. زیارەتکاران زۆر دڵخۆشن بەوەی دەرفەتی ئەوەیان بۆ ڕەخساوە سەردانی ماڵی خوا بکەن. ئەوان دەڵێن دڵمان بەو موژدەی پێغەمبەری ئازیز خۆشە کە دەفەرمێت حاجی ماڵی خوا وەک ئەوەیە لە نوێ لەدایک بوو بێتەوە. ئەوە بەخشیشی زۆر گەورەیە پێم وایە ئەگەر هەموو دنیات پێ بدرێ بە ئەندازەی ئەو ینی ئەو سەفەرە خۆش نییەوە بە ئەندازی ئەو بانگێشتنەکردنە خۆش نییە. بۆیە بەڕاستی هەموو کەسێک ینی بێگومان ئێستا هەموو ئەوانەی کە لێرە ئامادەنە هەستێکی جیاوازیان هەیە ئەو هەستە لە ژیانی ئینسانی ینی وەکو ئەمڕۆ دووبارە نەبوویتەوە ئینسان زۆر گەشت دەکاتن و زۆر سەفەر دەکاتن بەڵام بە هیچ شێوازێک هیچ گەشتێک و هیچ سەفەرێک وەکو ئەو سەفەر دڵخۆشکەر نییە. دڵم زۆر ئەوڕۆ لە هەموو ڕۆژ و سعاتەش خۆشترە. سوپاسی ئەو خوای گەورە دەکەم کە نام لەو ڕۆژەی هاتەوە بە تەمای ئەو سەفەرە خۆشمە. دڵم هەندی دنیا هەمووی خۆشە هیوە دەزانم ئەو سعاتەی لەدایک بوومە. والله لە ئومەتی محەممەد دەکەم ئەوی نخۆشە ئەوی ساغی ساختە دەبێت نخۆشە خوای شوای دەخۆمان بەڕنامەماندانەیە و ئیتاعەت و عیبادەتەکەی دەکەین لە مەدینە و لە مەکەی ئینشاءڵڵا خوا لێمان قبول دەکات. دوعای دیاری کراو لە بۆ داک و باب و خوشک و ئامۆزا و هەڤاڵان و برادەران و دوست و ئەوانە هەمویان بەمیان گوتیان ئینشاءڵڵا لە هەموو برادەران لە هەموو دوستان و برادەر کەس و کارمان دوعای دەکەین. لە تەواوی جیهان ساڵانە ملیۆنان موسڵمان بە مەبەستی بەجێهێنانی فەریزەی حەج ڕوو لە ماڵی خوا دەکەن. لە هەرێمی کوردستانیش بڕیارە تا ڕۆژی سێشەمەی داهاتوو سەرجەم کاروانی حاجیانی کوردستان کە ژمارەیان 1200 حاجیە لە هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانیەوە بەرەو ماڵی خوا بەڕێ بکەون. هاوکات نزیکەی 1000 حاجیش کە خەڵکی شارەکانی ناوەڕاست و خواروی عێراقن لە هەولێرەوە بەرەو ماڵی خوا بەڕێ دەکەون. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.